برئيس دكتور هاوري غازي اكاديميسيانا و ريفابري بجيكار كومبانيا يوني غازا كواتا او بسبوري في بيافيا دكتور بخير بي زور سپاس البته سليمانيا بجاره كنينه بيشان روجان جيل صاولا كالويري جيل كافيتاريا كي بويري كي وسقاومي بو لي بفيرج قرباني لبينابونا قرباني لنا كوتنا توا كواتا وافريكا تشبو يعني ديغوتن بسدم غازي بو يا تشاو يعني سرتا برسو سر خوش خمن اراستی قربانیان دکین هیوای تاک منو بو برینداران دخوازین بداخل او يرود دال كردستان براستي كارساتا يعني موضوعي غاز موضوعي او غازانك قابل بوستان نابه همو كسي دزبو كاران با او كي اسا روي داوا بريتينيا لتقينوي سيستمي غازيان تقينوي بناوي شوفاش نخير بريتيا لبلاو بنوي غاز لشوينكي داخرا وببي اوي هيستمكي ديتكشني بو دابندري ببي او هي ستاندرك بك اشانه فكرابي موضوعك اگر مساله تانكي غاز به لدوينه كروداوك رويدات سندين كس بيونديان بيو كردم تانكي غاز لسربانكان هر بو خوي هلايكي گوري كتو بو حزمه گوري تانكي لسربانكان دابندري دبي اما بزوترين كات لجنه دابندري تعليمات نو دربته دبي كومباني مختص كومباني كي كونسلتان للان حكومته بريو ببري كنترولي همو إشكي غاز بك بتوك بي هان گوره بي براسي اوه كي اسا رو دادا لكردستان اوه كه هر کس ديت إشي گرمي دكا إشي او دكا دي ببي اوه شهاده كي هبه بي اوه ريبي دراو بي دي داخلي ام إشا دبي تنها لبر اوه لانه برايسا كان يان كم بي موادي بي كواليتي دهنن بهيت زورك بستاندرك بلا دكتور بيواني كما بولا لانه بيوندي داركان حكومات بو اصلا او سيستم غازي كلامالان دبسري وكو قنبليكي توقيت كراوي ضري بين اسد كراكي همو كاتيك معرضه بتقي لبروا بشويكي ستاندرد انانري كواتا بوش تا است اشرافنا كراو كما بشويكي ستاندرد بنري اما بوسي كود انترناشنال كان معنی لولاتان استا بو خوان كودي خوان دروز دكن بفي او فيدباك او مشاكل که دروز دبي بلام تا استا بداخل لكردستان هيت كواليتي كمان كنترول كمانيه ككنترولي ام اشانه بك بروجه بتوك بيا گوري بروجه كم مالكي بتوك بيا ياخذ مشروعك گوري سكني بيدبي بس تيجكاني انستاليشن دابرو دبي كم ذا ديزاين بكري لان كسي مختصه پاشان دبي بتسي ابروفر ول كامشانه ككراوه او مواداني كبكاردي همي شهادي خوي لقلا سيرتيفايدا انجا بيت بواري جيبجكن او كسي كجيبجي دكا دبي مختص بي دبي لكومبانيا كاني غاز شهاده ورغرت بي انجا بي ويشانه بك بداخو زوبي او فورمانانه اسا بتايبتي لولاتاني دراوسي وداخلي دين بو كردستان وايش دكن يعني لكردستان هم لبناء جوركانه هم مش لناو مالان وكافتريا وشينا تايبتي كان ام سيستما بكار دينري كواتا اكريبلين لصداچان ام سيستما بي ستاندرد جاني بكار دينري يعني هر سيستمك هر تنكيكي غاز هر موادكي غاز كشهادين نبو سيرتيفايد نبو ام سيستما خطر ابو بكار كواتا هي لكردستان او شيء تي ذكرت بلا كومباني هي بو ستاندرد ايش دكا بلام للاين خو با ايشك هستاو نكو وكو داواكاريك بي بيوستا اميشا كنترول بكري اما دبي بزوترين كات كومبانيا كي راوشكاري دروز بكري لان حكومته كنترولي همو ايش كام بك هيت سيستمكي غاز بسوق يا گوره نابي غازي تبكري حتى كو شهادي او سيستم ورنگري او شهادش دي بماوي صالك بي زورترين كاتي دي دوباره نو بكريتوا تا اما اكيد بين او سيستمكي سلامته ببكار هنان لهمو ولاتاني دنيا طبعا غازي سروشتي هي بداخل ولاتي امانيه غازي سروشتي خطرياتي خوي هي بلام كنترول كراوا ك ببي ياساكاني او لا تستمكان جيبجي دكري بلام بداخل لولاتي اما من خۆم بینیم سیستەمی غاز کراوە بە موادی پلاستیکی کە ئەوە شتێکە بە هیچ زۆر ڕێپێدراو نییە کارگەی تەنکی دروست کراوە لە کوردستان من نازانم تا ئێستا شەهادەیەکم نەبینەوە کە شەهادەی خۆیان هەبێتن بێ لە مەوادەکانی تر ئەو مادەی کە داخل دەکرێت دەبێت هەمووی شەهادەی خۆی لەگەڵ بێ و دەبێت لە هەمووی گرنگتر مەنزومەکان سیستەمەکان دیزاین بکرێن دەبێت دیزاین بکرێن لەلایەن کەسی پسپۆرەوە دیزاینەکان ئەپروڤ بکرێ ئەنجا بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ نمونە حەزمی تەنکی ماڵی وایە 5,000 لتر 10,000 لتری لە ماڵەکەی خۆی بەستیوە وڵا لەبەرتەوە پێویست دەکات نەخێر نابێ ڕێ پێ بدرێ تەنچەکان چەند بچووک بن بەخۆی تەنکی سەربانەکان بۆ خۆی هەڵەیەکی گەورەیە تۆ نابێت دەبێت لەژێر ئەرز بێ تەنکی خۆی دەبێت لەژێر ئەرز بێ باشترین تەنکی کاتۆلیک پرۆتێکشنی بۆ ببەسترێ ئەگەر کەسێک شوێنی هەبێ باشترین شت ئەوەیە لە گەڕەکەکان ستەمی مرکزی ببەسترێ لە شوێنێک تەنکێکی سنترال ببەسترێ بدرێ بە ماڵەکان بە میتر بەو شێوێتەوە کەمیەکی کەم غاز بۆ ماڵەکە دەچێت نەکو کە لیکێکە بوو لە تەنچەکە هەموو تەنچەکە بەتاڵ بێ و داخلی ئەو ماڵە بێ ئەوەی کە ڕوودەدا ئێستا بەو شێوەیە بەتاڵبوونی غازە لە تەنچەکان بۆ ماڵەوە
بۆ نمونە کەسێک دەڵێ من 2 تەن غازم لە ماڵەوە داناوە 2 تەن غاز دەزانی دەکاتە چەند قرینە غازێکی بچوو کە ماڵێک دەسووتێنێ کە بینایەک دەسووتێنێ 10 کیلۆگرام 12 کیلۆگرامە تەنێک غاز 1000 کیلۆگرامە یەکەم شت پرێشەر کە نابێت زەختی بەرز داخلی ماڵەکان بێت دەبێت زەختەکانی زۆر نزم بێ دەستی ملیبار نابێت زیاتر بێ دووەمیشان نابێت بە کەمیەکی زۆر غاز داخلی ماڵەوە بێ ئەگەر تۆلی کێکتە بوو چۆن دەزانی ئەو کەسێک لە ماڵ نییە هەموو جامەکان داخراوەستە بەرە وەرزستان دەچین هەموو پەنجەرەکان داخراون ئەگەر لیکێکە بێ ئەو تەنکی هەمووی داخلی ئەو ژوورە بێ ئەو ماڵە بێ تەنها شەرارەیەکی کارەبایی 2 ئاسندێک دەی بەسە بۆی ببێ بە تەقینەوەیەکی گەورە کێشەکە تەقینەوەی بەڵێ حتا سوپای گازیش هەیە ئێمە باسیەوەش دەکەین بەس دکتۆر تۆ باسیەوە دەکە دەبێت سیستەم هەبێ دەبێت چاودێری هەبێ دەبێت فلتەر هەبێ دەبێت ڕێنمایی لایانی پەیوەندیدار هەبێ دەبێت ئەو مەوادانەی لە دەرەوە دەهێنرێت کوالیتی بەرزیان هەبێت لە کوالیتی کۆنتترۆل دەربچێت کەواتە ئەکرێ بڵێن ئەوەی ئێستا هەیە وانە ئەوەی من ببینم کێشەکە لە مەواد نییە لە مەتریال نییە کێشەکە لە جێبەجێکردنە ئەگە ناخوتەنکی گەورە بەکاردێ بۆ شوێن بۆ کارگەکان بەکاردێ بەڵام مانای نی ئەو تەنکی گەورانە لە سەربانی ماڵەکان بڵاو بێتەوە بۆ شێوەیە دەبێ بەڕاستی ئێمە لە ئێستاوە خۆمان ئامادەکەین بۆ داهاتوو کە بیکەین بە سیستەمی گازی سروشتی هەموو ماڵەکان بە شێوەیەکی نظامی غازی خۆی وەرگێ هەم کێشەی ئەوەش نەبێ خەڵک بڵێ من دەمێ غاز خەزن کەم نەکو لە زستان تووشی ئەزمەی غاز بم غاز بەشم نەکە لەو شێوەیە تو ئەگەر هەر ماڵێک تەنێک 2 تەن غاز خەزنکە باشە لەو گەڕەکە چەند ماڵی تێدایە یعنی ئەوەی توالی جێگەی سەرنجە دکتۆر لە وڵاتانی دەوروبەری سیستەمی غاز هەیە هیماڵان لە ئیران هەیە لە تورکیا هەیە کەواتە خەزنکردنی غاز لە ماڵان وەکو نافتوایە یعنی پێویستە بە وردی تەعامل لەگەڵ نەخێر خەزنکردنی غاز لە ماڵان هەڵەیەکی گەورەیە بەڵام ئێمە وەکو بڵێ وەکو ئەمری واقع تەعاملی لەگەڵ دەکەین کە ئێستا هەیە بەڵام دەبێ ئەوانەت کۆنتترۆل بکرێ تا بکرێ ستەمەکان بکرێن بە مەرکەزی ستیشنی غاز دروست بکە لە شوێنێکی تایبەت بە بۆڕی بۆ ماڵەکان بچێ بە میتر بۆی کەسێ نەتوانێت بۆ نمونەکە تۆ لە ماڵێکی بایی 4 متر سێجا غاز بۆ خۆت دەکریت تەنها 4 متر سێج لێتە ماڵەکە دوای بۆ خۆی ڕادەوەستێ نەک تۆ تەنکێ دانەی لە سەربانی ماڵەکەت و ئاگادار نەبیت ئەو غازە هەمووی داخلی ماڵەوە بێ و لیکی هەبێ بەڕاستی کارە سات دروست دەکات کێشەکە لە بەڕێوە بچوونی ستەمی غازەکەی نەک کێشە بڵم لە تەنکی غازەکە بێ یان لە بۆری غازەکان بێ نەخێر کێشەکە لە بەڕێوەچوونی غازەکەی ئێمە ستەمی دیتەکشنمان هەیە دیتەکشن ستەم چیە بریتە لە سۆڵی دەدڤالڤێک کە لەسەر تەنچەکە دەبەسترێ لەگەڵ سێنسەر کە بۆنی غاز دەکات بۆی سۆنەدڤالڤەکە دابخا ئێمە چۆن ئەکیدکەین ئەو ماڵانە دیتەکتەرەکانیان ئیش دەکات تا بەتاشان گرنگە ڕۆشنبیری گشتی شەبێ بوو بەکارهێنانی غاز زیاتر باز دەکەین دکتۆر وەکە مەگوتی کوم بکارانینە کومێکە تشتان کومێکی کێرەستە و پێویستیان ژانێ لە وڵاتی ئێمە شتێکی غەریبە یانی شتێکی تازەیە بۆ نمونە بەکارهێنانی غاز کە غاز هەرچەندە سوتەمەنیەکی ئەرزانە سوتەمەنیەکی ئاسانە ئەم سوتەمەنیە کاردانەوەی خراپ بوو ژینگە نابێ بەڵام تاچەند گرنگە ڕۆشنبیری گشتی شەبێ تو وەکۆ پسپور و تایبەتمەندیەکی ئەم بوارە بۆ هەموو خەڵک چاڵێ نەک سیستەم حتا سوپای غازیش بە شێوەیەکی فراوان بەکاردێنرێ ئێستا ئەکید یان خولی ئەوەرنێس و ڕۆشنبیری گشتی بەرزکردنەوەی ئاسی خەڵکی شتێکی زۆر گرنگە بەڵام من دەڵێم ئەوە بەس نییە چکە هەموو کەسێک ناتوانێت تێبگا ئەم ستەمە تا چەند ستاندەرە تا چەند ستاندەر نییە دەبێ ئێمە دەست پێ بکەین لەو کەسانێک کە ئەم ئیشە دەکەن دەبێ ئەو کەسانێک کە دەست بۆم ئیشە دەبن نەک تەنها لە نەسبکردنی دامەزرانی ستەمەکە هەروە لە فرۆشتنی غاز ئێستا هەر کەسێک دەتوانێت بۆ خۆی بچێت تەنکەرێک بکرێ و لە کۆڵانەکان غاز بە لتر بفرۆشێ کەمە لە هیچ شوێنێکی دنیا هەرواش نابێشتی وا هەبێتن یەکەم شت تۆ دەبێ کۆنتترۆلی هەم دامەزرانی ستەمەکان بکەی هەم کۆنتترۆلی دابشکردنی غاز بکەی لە شارەکانە بۆ نمونە ئەگە کەسێک تۆ ڕێی پێ نەدەی غاز تەوزەکە ئیلا لە ڕێی کۆمپانیایەکی ڕێپێدراوە بێ ئەو کاتە هەر سیستەمێک شەهادە و وەکو ئەوەی دامەزراندنی نەبوو تۆ ناتوانانی غازی بۆ تێبکەی ئەو کەسە بەرپرسیار دەبێت کە غاز بداتە هەر شوێنێک کە ستەمەکەی بە شێوەیەکی ستاندەر نەبێ یاخود کۆنتراکتێکی نەبێت لەگەڵ کۆمپانیای کە ئەو کۆمپانیایە بە بەردەوامی مەینتنەنسی بۆ بکە سەردانی مانگانەی بکە چەند مانگ جارێک سەردانی بکە بۆی بزانێت کێشەی هەیە بۆی زووتر چارەسەری بکە ئەمە لەلایەکەوە مۆزوعی فرۆشتنی غاز بەڕاستی دووبارە تۆ غازیش ئێمە ئەنواع کوالەتی باش و خراپی غازمانەیە کە هەمووی کێشە دروست دەکات کە وا دەکات ستەمەکان هەموو تێک بچن بۆیە من بەڕاستی داواکارم ڕەجا دەکەم لەلایەنی پەیوەنددارەکان بە زووترین کات کۆنتترۆلی ئەم مۆزوع بکرێ بە تایبەتی هەر جیهەتێک کە جیهەتێک اختصاسەکەی بۆ نمونە گەرمی ماڵانە تۆ اختصاست گەرمی ماڵانە تو حەقت چییە بە ستەمی غازەکەی بۆ دەبەستی ئێمە بەو شێوەیە هاتوتە مێشکمان کە کەسێک دێ هەموو ئیشەکانمان بەیەکەوە بۆ بکە کەمەش غەڵەتێکە
وەستایەک دێ ئیشی ئامان بۆ دەکا کارەبامان بۆ دەبەستێ غازی ئەوەی گەرمی مرکزیمان بۆ دەبەستێ غازەکەشی لەگەڵ دەبەستێ کە بە هیچ شێوێک ڕێپێدراو نییە تەنها ستەمی غازەکە بە جیاواز دەبی کەسانی تایبەتمەند ئیشەکان بکەن و هەروەها نەک تەنها بیکەن دەبێت زمانیشی بکەن من هەر ئیشەکە دەکەم هەی زمانەکەی لەسەر چێ بەرپرسیارە لە حادسێکی ئەو هەیە زەبۆیە لێرە ڕۆشنبەرێکیشی زۆر گرنگە بەڵام دەبێت کۆنتترۆلی هەم دامەزراندنی سیستەمەکان بکرێ هەم تەوزیعی غازیش ئەنی کێشەش لەوەشدا ئەوانەی بازرگانی و تەعاملی چرگە لەم پرسە دەکەن ئەکید ئەم پرسە تەنها بە قازانج بیری لێ دەکەنەوە ئەو کەسانێک کە ئێستا دێن ئەو سیستەمێک کە لە کوردستان بەو سعرە هەرزانە هەیە بەڕاستی ئەوەیە کە خەڵک وا دەکا بچێ لای وەستایەک ئیش بکە کۆمپانیایك ناتوانێت بەو سعرە ئەم سیستەمە جێبەجێ بکە کەواتە ئیجراعاتی توندی لایەنە پەیوەندیدارەکان پێویستە تۆ کۆمپانیایك دێدا دەمەزرێ ئۆفیس دەکاتەوە ئەندازیاری هەیە دیزاینەری هەیە ئەو هەموو ستاف و بێ لە ئەو هەم مەساریفەی کە هەیەی کەسێکیش دێ بەخۆی دوکانێک دەکاتەوە هەموو ئیشێک دەکا چۆن کۆمپانیەکان دەتوانن بە هەمان پرایز ئیش بکەن بەڵام خەڵک زیاتر بەداخەوە ینی بیر لەوە دەکاتەوە ئەمە سعرەکانیان هەرزانترە با بچین لای وەستاکان بیکەن برئيس دكتور هاوري غازي اكاديميسيان وريفا بري بجيكاري كومبانيا يوني غاز دكتور قال سباس بيفيا سرنجات هم برايا گشتي وهم بو الين بيوندي دارو کو پسپوره کی ویدیو وی گشت بي زور سپاس بستان خوش